کرانەوە بەڕووی بوژاندنەوەی ئابووریدا. لەگەڵ توندکردنەوەی ڕێکاریەکانی ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغەیات و چۆلەجییاندا گەشتیاران بە لێشاو ڕوو لە دووبەی دەکەن. ڕێستۆرانت و ئوتێل و مۆڵەکان پێشواسی لە گەشتیارە بیانیەکان دەکەن. قامت هيئة الثقافة والفنون بدبي پێش بڵاوبوونەوەی کۆرۆنا گروپی گەشتیاری 100 بۆ 250 گەشتیار بوو لەگەڵ ڕێبەرێکی گەشتیاریدا، بەڵام ئێستا شتەکان جیاوازن. ئەو پەڕی 20 گەشتیار لەگەڵ ڕێبەرە گەشتیاریەکەیدایە، دەبێت دووری کۆمەڵایەتیش بپارێزین. شخص الدخول أثناء الدخول. بەرپرسانی کولتوری و هونەری ڕێکاریان گرتوتە بەر بۆ وەرگرتنی گەشتیاران لە مانگی تشرینی دووهەمەوە لەگەڵ داغەڵبوونیان بە ناوچەکان دەبێت پلەی گەرمیان بپێورێت. پێویستە گەشتیاران لە وڵاتەکانی خۆیان پشکنینی کۆرۆنایان کردبێت و توشبوو نەبن. هەروە دەبێت لە گەشتەکانیاندا دەمامک بەکاربهێنن و ماوەی دووری کۆمەڵایەتی ڕەچاو بکەن. بیستمە حاڵەتەکانی توشبوون لێرە زیادی کردووە. توشبوون زیاد دەکات لەبەر ئەوەی کە گەشتیارێکی زۆر دێنە دووبەی، لەگەڵەوەشدا شتەکان لێرە زۆر باشە. خەڵک ڕێنمایەکان جێبەجێ دەکات. دەزانین لێرە پارێزراوین، چونکە هەموو کەسێک لێرە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان. حاڵەتەکانی توشبوون بە کۆرۆنا لە جیهان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. تا ئێستا گەشتۆتە زیاتر لە 95 ملیۆن و لە ئیماراتیش زیاتر لە 256,000 حاڵەتی توشبوون تۆمار کراوە. بەڵام ئابووری دووبەی بە شێوەیەکی بەرچاو پشت بە کەرتی گەشتیاری دەبەستێت. هەر بۆیە سنوورەکانی بەڕووی گەشتیاراندا کردوتەوە.